ئێرە قەتارەی ئیمامی عەلیە، 30 کیلۆمەتری خۆرە ئاوای سەنتەری پارێزگای کەربەلایە. بەهۆی دارمانی گردێک لە تەنیشت مەزارگەکەوە نزیکەی 15 هاوڵاتی بوونە قوربانی. بەڕێوەبەری بەرگری شارستانی کەربەلا ڕای دەگەێنێت لە پاش ڕووداوەکە دەست بەجێ چەند تیمێکی شارەزای ناوخۆیی و بیانی لە هەوڵی ڕزگارکردنی قوربانیەکانن. بداية الحادث انجرح 4 أشخاص. سەرەتای ڕووداوەکە 4 کەس بریندار بوو. گواسترانەوە بۆ نەخۆشخانە و لە کاتی گەڕان بە دوای قوربانیەکان 2 هاوڵاتی دیکە بە سەلامەت ڕزگار کران و گەڕان بەردەوامە و تا ئێستا 4 تەرم دۆزراونەتەوە. بەردەوامین لە گەڕان و پشکنین. الخامسة فجرا 5 وربع. پیاوانی ئاینی مەزارگەکە و کەس و کاری قوربانیەکان دەڵێن ڕاستە تیمەکان بەوردی کار دەکەن، بەڵام چەند دەرهێنانی قوربانیەکان دواکەوێ ئەوەندە هیوای مانەوەیان لە ژیاندا کەمتر دەبێ. طبعا هذه فاجعة تعتبر فاجعة كربلاء. ئەمە کارەساتێکی گەورەیە وەک کارەساتی کەربەلا کە بەداخەوە تا ئێستا ژمارەیەکی زۆر قوربانی لەژێر خۆڵ و بەردن. لە ئێزدان داواکارین کە برینداران زوو چاک ببنەوە و شەهیدەکانیش لە بەهەشت شاد بن. ونسأل الله العلي القدير أن يمن على ذويهم بالصبر والسلوان. خابرنا أخوي قال لي جاي يدق على ابني وما يرد عليه. براکەم تەلەفۆنی بۆ کردم وتی کوڕەکەم وەڵامم نایەتەوە. دەست بەجێ هاتین بۆ ئێرە و ئەم کارەساتەمان بینی سوپاسی تیمەکانی بەرگری شارستانی دەکەین بۆ هاوکاریەکانیان و داواکارین کە پەلە بکەن لە دەرهێنانی قوربانیەکان. النقاط بعد مواصلة. لە کاتژمێر 2:15 خولەکی نیوەڕۆی 28 بەهۆی دارمانی گردەکانی دەوروبەری مەزارگەی قەتارەی ئیمامی عەلی نزیکەی 15 هاوڵاتی بوونە بە قوربانی کە تا ئامادەکردنی ئەم راپۆرتە 6 هاوڵاتی بە برینداری سووک لەژێر دار و پەردوو 4 تەرمیش دەرهێنراوە کە لە نێویاندا ژن و منداڵ هەیە. جگە لە تیمە ناوخۆیەکان تیمی بیانی زیاتر لە 24 کاتژمێرە لە هەوڵی ڕزگارکردنی ئەو کەسانن کە هێشتا لەژێر دار و پەردووی قەتارەی ئیمامی عەلین. وەکو بەرپرسانی ئێرە ئاماژەی پێدەکەن کە ئەستەما ئەو کەسانێ هێشتا مابێتن لە ژیاندا، بەڵام جارێ ئومێدیان ماوە کە بە زیندوی دەریان بێنن. بێستون سەلام. کورسات نیوز، پارێزگای کەربەلا.